ئەو خۆی بەڵێنی دابوو و بە ئێمەی گوتبوو بە هەموو سەرۆک فراکسیۆنەکانی فراکسەرە کوردستانیەکان کە هی ئەو دوو وەزارەتە دوای وردبینی دەدەم تەنانەت باسی لەوەی دەکە سێ موچەش بەیەکەوە بدە دواتر دوو موچەت بەڵام لە دوایین کۆبوونەوە کە ئێمە لەگەڵمان کرد لێی پاڕاینەوە گوتمان ئەگەر وردبینیش تەواو نەکرایە پێشینەیەک بدە بە حکوومەتی هەرێم بەپێی ئەو وردبینەی کە دواتر دەکرێت ئێوە لێ پێچینەوە لەگەڵ حکوومەتی هەرێم بکەن ئەوەشی نەکرد اینجا دوێنێ قسەیەکی کرد لە قسەکانی وای پیشاندا کە هەندێک لە فراکسیۆنە کوردستانیەکان داوایان کردووە کە ڕاستە و خۆ بدرێتە حکوومەت نەک بدرێتە پارێزگاکان قسەکە بەو شێوەیە بۆی خەڵکی کوردستان و ئێوەش بزانن لە یاسای بودجە ناوی هەرێمی کوردستان نەهات بوو ناوی پارێزگاکانی هەرێم هاتبوو ئێمە گوتمان هەرێمی کوردستان کیانێکە قەوارەیەکی دەستوریە پێویستە ناوی بهێندرێ ئەوە جیاوازە لەگەر ئەوەی کە ئەو باسی دەکاتن واتە ئێمە لە بەیدایەتەوە و لە سەرەتاوە گوتومانە بەڕاستی مەترسی هەیە لەسەر هەرێمی کوردستان ئەوان گلەیان لە حکوومەتی هەیە لەگەڵ حکوومەت کێشیان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێم ئاساییە کێشەکانیان بە هەڵواسرای منەت و ئاسایی و ئەکرێت چارەسەر بکرێت گفتوگویان هەیە بەڵام ناونەهێنانی هەرێمی کوردستان بە نەزەری ئێمەی فراکسیۆنە کوردستانیەکان بۆ کەمکردنەوەی یاخود بۆ لە باربردنی ئەو بارودۆخ یاخود بۆ بەهێزکردنی هەرێمی کوردستان وەکو قەوارەیەکی دەستوری بوو یاخود بۆ لە ناوبردنیشی بوو بەڕاستی ئەو مەترسی هەبوو ئێمە گوتمان پێویستە چۆن لە دەستور ناوی هەرێمی کوردستان هاتووە بەو شێوەیە ناوی هەرێمی کوردستان بێ چونکە ناوهێنانی پارێزگاکان واتە پەشیمان بوونەوەیە لە سیستەمی فیدرالی بەو شێوەیە بووە سەبارەت بە ناردنی موچە بێگومان من بڕواناکەم دوجار پەیامی بۆ چوو ئەگەر ڕاستە و خۆ بداتە بیدا بە وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستیش بڕواناکەم کەسێک گلەی هەبوایە و کەسێک داوای لێ نەکردە نەنێری خۆی بەڕاستی خۆی بەڵێنەکانی خۆی جێبەجێ نەکرد کە دەبواە بەڵێنەکانی خۆی جێبەجێکە خۆی لەو بەڵێنانی کە دابووی دزیەوە ئەجینا بڕواناکەم بەش بە حاڵی خۆم ئێمە بە هیچ شێوەیەک ڕێگریمان نەکردە بە هەر شێوەیەک لە شێوەکان کە ئەو موچە بنێری لە ڕێی حکوومەتی هەرێمەوە نێری لە ڕێگەی پارێزگاکان ئەنێری کێشەمان نەبوو بە تایبەتی بۆ ئەوەی فەرمانبەرانی کوردستان بۆ ئەوی مامۆستاکانمان بۆ ئەوی پزیشکانمان کارمەندانی تەندروستی بتوانن ئەرکەکانی سەرشانی خۆیان جێبەجێ بکەن بەڵام تێبینی ئێمە لەسەر ناوهێنانی هەرێمی کوردستان بوو یاخود ناوهێنانی هەرێمی کوردستان بە پارێزگاکانی هەرێم بوو کە پێمان وا بۆ هەڵگەڕانەوەی لە دەستور و ئەوە مەترسیدارە بۆ ئایندەی گەلی کوردستان بۆیە لەو ڕوانگەیەوە تاکید دەکەینەوە کە پێویستە حکوومەتی فیدرالی بە هاوکاری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بێکەوە موچەی فەرمانبەران دابین بکەن و ئەوەی لەسەر حکوومەتی هەرێمە جێبەجێ بکە ئەوەی لەسەر حکوومەتی فیدرالیشە جێبەجێ بکە بەڵام خۆتزیینەوەی بەڕێز عەبادی دواتریش قسەکردنی بەو شێوەیە مای ئەوەی بوو کە ئێمە لێرە پێی بڵێن ئێمە ڕێگریمان نەکردووە بەڵام خۆی لە بەڵێنەکانی خۆی پەشیمان بووە.